شێوی و ئاڵۆزەکان لە بەغداد خەریکە دەگاتە لووتکە. فەرهاد ئەتروشی جێگیری دووەمی سەرۆکی پەرلەمانی عێراق زانیاری مەترسیدار ئاشکرا دەکات. فەرهاد ئەتروشی دەڵێت پلانێکی نهێنی هەبووە بۆ داخستنی هەموو دەواازە سنوورەکانی هەرێمی کوردستان بە جۆرێک تەنیا دەواازەی ئیبراهیم خەلیل بێڵڕێتەوە بە ئامانجی بچووکردنەوەی قەوارەی هەرێمی کوردستان. ئەتروشی دەڵێت توانیمان ڕێگە لەو پلانە بگرین. لەبارەی پرسی موچە و بژەوی خەڵکەوە ئەتروشی ئاشکرای دەکات کە سوودانی ڕاستەوخۆ پێی گوتووە کە دۆخی ئابووری عێراق خراپە و پارەی پێویستیان لە بەردەستدا نییە. ئەمەش ئاماژەیە بۆ ئەوەی کە مەترسی بۆ سەر موچەی هەرێمی کوردستان دروست دەبێت. لەلایەکی دیکەوە پەرلەمانی عێراق هەوڵ دەدات بەتایبەت لایەنە شیعەکان لە هەوڵی قۆڕکردنی هەموو لیژنە گرنگەکانە. ئەتروشی هۆشداری دەدات ئەگەر وا بڕوات پەرلەمان نامێنێت و هەموو دەسەڵات دەکەوێتە دەستی شیعە. لە ناوخۆی هەرێمی کوردستانیش ئەتروشی دەڵێت بەهۆی سیاسەتی یەکێتیەوە کورد ناتوانێت بەیەک کاندیدی سەرۆک کۆمار بچێتە بەغداد. هاوکات ئاماژە بۆ دەکات کە نووری مالکی بە هیچ شێوەیەک ئامادە نییە لە کاندیدبوون بۆ سەرۆک وەزیران پاشەکشە بکات. تۆ پێمان بڵێ ئایا کورد دەتوانێت لە بەردەم ئەم فشارانەی بەغداددا یەکدەنگ بێت؟